زۆربەی کات باز لە داهاتی مانگانە ئەکرێن نازانرێت کە چۆن دابش بکرێت بەسەر ئەو مانگەی کە تۆ بەڕێ ئەەکەیت یاخود ئەو پێویستیانەی کە لەو مانگای هەتە نازانی بە شێوازێکی باش ڕێخستنێک بۆ پێویستیەکانت بکەیت کامیان لە سەری سەرەوەی پێویستیەکان داهاتێکی باشتر بۆ ئەوە دابنیت و دواتر بە ڕیزبەندی بەپێی پێویستیەکان داهاتەکە دابش بکەیت. هەنێ جاریش لە نێوان ژنان و پیاوانە ئەوترێ ژنان زۆر دەست بە پارەوە ناگرن، زۆر زیایە مەسرۆف ئەکەن، دەست بڵاوترن، پیاوان باشتر ئەتوانن ئیدارەی ئەم بابەتە بدەن. بۆ ئەوی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە چۆن ئەو بڕەپارەیە کە ئێمە مانگانە دەستمان ئەکەوێ ئیتر هەر بڕێک بێ بەپێی پێداویستیەکانی ژیانمان دابشکاری بۆ بکەین و بە شێوازێک بێت کە لە کۆتایی مانگەکە بەشی کردبین گفتوگۆ بکەین لەگەڵ مامۆستا کەنار کەمال لەسەر ئەم بابەتە کە بەڕێزیان سپۆری ئابوورین و ئێستا لە لامان ئامادەن. مامۆستاگیان سڵاو لێبێت و بەیانی و باش ئەوش باش زۆر سپاس. سەرتا دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم بەنسبەت تەوەرەکە و تەوەرێکی زۆر گرنگە چکە بەشێکی زۆر لە ئێمە ئیشەکەین و نازانین پارەکانمان چی لەکەین. سەرەتا پێم باشە بەوە دەست پێ بکەم کە چەمکی داهات بزانین چییە. داهات واتە ئەو بڕەپارەی کە ئێمە دەستمان ئەکەوێت سەرجەم ئەو بڕەپارانەیە لە ئەنجام بەشداریکردمان لە پرۆسەیەک یان لە چالاکیێکی ئابووری یان خۆمان صاحبی ئەموالێکی شتێکین هەمانە و لە ڕێگەیەوە پارەمان دەست دەکەوێت. ئەمە بە شێوەیەکی گشتی پێناسەکردنە گیان تێگەشتن لە چەمکی داهاتە. دەستەکان خۆش بەجا مامۆستا کەنار با ئێستا بزانین ئەو داهاتەی کە ئێمە دەستمان ئەکەوێ ڕەنگە هەنێ جار زۆر گلەی لەوە کرێ بڵێ کەمە داهاتەکە نازانم ئەم داهاتە بم بەچی من پێداویستیەکانم زۆرە چۆنی دابشکاریەکی باش بۆ ئەو داهاتە بکەی کە دەستە ئەکەوێ مانگانە ئیتر بڕەپارەکە ئەگەر کەمیش بێ بە شێوازێک بێ کە بەشی تۆ بکاتەوەکو کۆتایی مانگ. خۆی پارە یان داهات هەرکو ئەو سەرچاوە ئابووریانی تر سەرچاوێکی سنووردارە. گەورەترین مشکلەی ئێمە لەگەڵ پارە ئەوێ سنووردارە، ینی ناتوانین بە ئارەزوی خۆمان بەخواستی خۆمان بتوانین پێویستیەکانمانی پێپڕکەینەوە چکە یەکێک لە مواصفاتەکانی مرۆڤ ئەوەیە کە پێداویستیەکانی ڕۆژ بە دوای ڕۆژ لە زیابوو نایە و جۆرە جا پلانێک دابدرێت بەو داهاتە سنووردارە بتوانین زۆرترین پێداویستی پڕکەینەوە. خۆی لوبی زانستی ئابووری ئەوەیە بتوانین بە کەمترین تێچوونە زۆرترین پێداویستی خۆ پڕکەیتەوە. جا ئەمە چۆن لەگەڵ ئەو داهاتە سنووردارە تەعامل ئەەکەی پێویستی بەوەیە کە پلانێک دابدرێت بەو داهاتەی کە مانگانە دەست ئەەکەوێت مانگانەیە یا ڕۆژانەیە یا هەفتانەیە هەر تایپێکە لە تایپەکان. ئەبێ پلانێکی بۆ دامنێت چۆن دراستەی جەدوامان هەیە بۆ پرۆژەکانمان ئەبێ لە بەسیترین شتی ژیانی خۆمانەوە پلانمان هەبێت. بۆ نمونە من مانگانە پارەوەرئەگرم ئەبێت دراستێکی بۆ بکەم پلانێکی بۆ دابنێم کام شتە زەڕوریەتە ئەولەوێت بم بە ئەوە. بۆ نمونە جلوبەرگ خواردن شوێنێک کە تیای بژیت کە ئەمە پارەی ئەویان پارەیانی ئێستا کە بۆ بە زەڕوی ئەنتەرنێت ئاو کارەبا یعنی ئەمە شتە بەیسکەکانی ژیانە کە پێویستە ئێمە داهاتی خۆمانی بۆ تەخسیس بکەین. جگە لەوە ئەگەر داهاتەکەت ینی لە ڕووی عقلیەوە ناڵێم بەڵام لە ڕووی ئەوە ئەڵێم کە لە ڕووی ئابووری و ئەگەر بەکاربەرێک عقلانە تەسەڕوفات کە لە بڕیاردانە بۆ کڕینەکانی ئەبێ بەشێک لە پارەکەی دانێ بۆچی بۆ سەیڤین واتە بۆ پاشەکەوتکردن. لەبەرەوەی کۆمەڵی خەرجیمان هەیە ئەن ئەکسپێکتە ینی تەسەور ناکەی ئەو خەرجی بۆ بێتە پێشەوە. بۆ نمونە نەخۆشکەوتنێکە لە پڕا ئەبێ بڕێک لە داهاتە تەرخانکەی بۆ ئەوە یان هەر شتێکە کە تۆ غیر تەوەقع ینی غیر متەوەقع ئەو شتە بۆ تۆ تەسەور ناکەی ڕووبان ئەبێش سەیڤینێکی کەمە هەبێ لە لایەکەوە بۆ ئەوە. مامۆستاکەنارەمە بە چی ئەبێت ینی چۆن ئێمە هۆشیاریمان زیادکەین لەو شتانە تۆ باسی کۆمەڵەشی زۆر جوانت کرد بۆ نمونە بە تێچوویشی کەم زۆرترین پێداویستە ئەمە چۆن بگەینە هەمومان ینی من چۆن بە تێچوویشی کەم بتوانم زۆرترین پێداویستیم ئەبێت ئەوەی کەوتت تەرتیبی ئەولوایەتەکە هەبێ یان بگەڕێم کۆششکەم هەوڵ بم زیاتر. ئەبێ من وەکو کەسێک کە ئەچمە بازار شت ئەکڕم کۆمەڵی اختیار یەکێک لە مۆزوعەکان اختیارە ئەو پشنە لە بەردەمی منایە. بۆ نمونە تیشێرتی سینی دانراوە ئەوروپی دانراوە تورکی دانراوە بڵا تا ئاخیر چەندێک دانراوە ئۆپشنی منە بەپی ئەو داهاتەی کە هەمە کامیان ئەکڕم کامیان هەڵەبژێرم. کاتە ئۆپشنەکە لای منم سەرۆکایەتی بازارەکەم بەو داهاتە سنوورداری کە هەمە بە شێوەیەکی تریش ئەتوانم من وا لە بەرەمهێنەر یان فرۆشیار بکەم کە بتوانێ ئەو نرخە بەرزی کە ڕیکۆردێکە دای بەزێنێ بۆمان چۆن نایکڕم فترێک چاوەڕێ ئەەکەم یعنی ئەخیرن و ئەخیرن من و چۆین وا لە بازارەکەی نرخەکانی بەرز بێتەوە ئەو داهاتی کە هەمانە بەشمان نەکات نەتوانین ئەوەی کە ئەمانێ پێی بکڕین ئەبێ دوو شت لە یەکتری جیاکەینەوە
want لەگەڵ نیت ئەوەیە کە من چیمە پێویستمە want چییە ئەوەیە کە من ئەمەوێت ئەوەی پێویستمە لەگەڵ ئەوەی کە ئەمەوێت طبعاً هەردووکی بە پارە ئەکرێت بەڵام کە بەشێک لە داهاتەکەم دانا بۆ پاشەکەوتکردن ئەوەیە کە من ئەمەوێت وانتەکەمی پێەکەم ئەمەوێت مەسەلەن شتێک بکڕم لە داهاتۆ کاتە بێت شتێک لە پارەی بۆچی بکەم پاشەکەوت بکەم بەڵام نیدەکە ئەوەی ناتوانانی دەستبەرداری بیت ئەم جۆرە لە بەکاربردن ئەبێ ئیلا بیکەیت خواردنە بۆ ئەوی بژین ئەبێ بیخۆم بۆ ئەوی سیف بم ئەمان ئەبێ لە شوێنێکا بژیم سەرما و گەرمام نەبێت بەم شێوەیە باشە پلانەکە پێویستە چۆنی دەستی پێ بکەین ڕەنگە هەنێک کەسە بێ هەتا ئێستا بە پلان پارەکەی سەرف نەکرد بێت لەگەڵ دەست بەجێکە موچەی مانگانەکەی وەرەگرێتتر ئەگەر هەفتانە بێ ڕۆژانە بێ ئیتر ئەو خەرجیانی کە پێویستی پێێتی بیکرێت یعنی پلانێکی نەبێ بۆ ئەوی کە ئەم پارەیە ئەم داهاتی کە هەیەی چۆنی سەرفی بکە ئەم پلانە چۆنی دابنرێ یعنی کەسێک ئەگەر نەزانێت چۆنی دابنێت چۆن دەست پێ بکە هەنگاوەکانی دەست پێکردنی ئەم پلانە بە شێوازێکە وەکو ئەوی من بینی و بە پێی پسپۆڕێکم ئاستی هۆشیاری تاکەکانمان بۆ بەکاربردن بۆ پاشەکەوتکردن زۆر لاوازە هیچ خوێندنەوەیەکیان نییە زۆرینەی خەڵک ئەناسم و شک ئەبم تارگێتی نییە پارەکەی وەریەگرێ یەکسەر هەمووی ینی سەرفێکات تارگێتی نیە هاوەکو ئەوی کەوتم بەڵێ پارەکە بەرەکەتی نییە ئەوە بەڵێ ئەوە هەیە بەڵام ئەخیرن پارەکە بەدەست منەوێ من قەرارێم بیکڕم قەرارێم نەیکڕم قەرارێم بەکاری بەرم قەرارێم پاشەکەوتیکەم ئەخیرن لای خۆماوێ ئاستی هۆشیاری من ئەوە نەبێت کە بتوانم ئەو تارگێتی کە دامناوە لە مێشکی خۆما پێی بگەم ئیتر لە ماوەی کورتایە لە ماوەی درێژایە ئەگەر تارگێتێکی هەبێت و ئینکاری لەسەر پێی هەر پێگەیت لەسەر ئەوەی کە هاوکار باسی پلانی کرد ژن و پیاوێکی هاوڕێمێ دڵنیا مێزەکە بمبێنن ئەزانم مەبەستم لەوانیشە پلانێکی زۆر جوانان باس کردێتە نازم من پێم خۆشە لە زاری تۆشەوە سپۆڕێکی ئابووری قسە لەسەرەوە هەبێت ئەوتی ئێمە مانگانە 300,000 مادانەوە بۆ خەرجی ڕۆژانەمان خەرجی ڕۆژانە مەبەستی لە خواردنە یعنی ئەوەی کە ئێمە ڕۆژانەك دەبێ بیخۆین خۆی با بڵێن مێردەکەیەتی منداڵیان نییە ئەڵە ڕۆژی 10,000 ئەگەر ئەمڕۆ 8,000 سەرفکەین دوود هەڵەگرینەوە بۆ سبێنێ بێ بە 12 بەو جۆرە لەمەشا زۆر جار ئەمێنێتەوە ئەگەر ڕۆژێک 15 سەرفکەین بۆ سبێنێ خۆم و خۆی بێ بڕیابێنەکە فەلافلیشمان خواردە بە 5 سەرفکەین ئەمە پلانە بڕایتۆ پلان ڕێژی یان نا پلان ڕێژی هەم ئاستی هۆشیاری ئەو کەسێ و هەم ساتسیفایە قەنەعەتی ئەو کەسەیە ینی ئەو کەسە تا چەند قەنەعەتی بەم شتە هەیە کە من بڕیارم ما ئەو شتە بکەم ئەبێ بەو پەڕی قەنەعەتی خۆمەوە بیکەم کە بڕیارم ما ڕۆژی 10,000 سەرف بکەم ئەبێ تر بیخەمە بواری جێبەجێکردنەوە بەو مەرجەی کەشتی ئەم ناون یعنی شتێک نەیە کە من تەوەقوعم نەکردووە مثلا برادێکڵێت با داوەتی تۆ بم 10,000ەکەم مەجبورم زیایکەم شتێکە ئەن ئەکسپێکتە یعنی باشە زۆر جار ئەوتێت هەر لە سەرەتاشە هاوکارم باسیەوە کە ژنان دەست بڵاوترن لە پیاوان هەر لە زانستی ئابووریە ئەم شتە هەیە هەنی زانستی یانەما قسەیەکی باوی کۆمەلگایە مەهاڵەیی بەڕاستی لە پیاویش و لە ژنیش و لە هەموویە دەست بڵاویە بەڵام لێرەوەکو ئیبینین ژن کراوە دەخیلە لە ماڵە یعنی هەرچی پارەی ماڵە ئەدێتە دەست ژن مەسەلەکە ئەوەیە ژن یعنی زۆرینەی پێداویستەکان ژن دابینیە کا بۆ ماڵەوە ینی پیاویش ئەچێتە دەرەوە ئیشەکە پارەکە ئەهێنێتەوە یاد بە خێزانی بەیان دای ئەنێ لە شوێنێک ئەوەی کە سەرفەکەن یعنی بە پلانە بەڕای من بە پلانە بس ئەڵەن کە ژن و سریفە ئەمە یعنی لە مجتەمەعێکەوە مجتەمەعێکی تر ئەیگۆڕێت یعنی ئەو مجتەمەعانی کەسەی کە دەستی ژن باڵایە تایە لە کارکردنە ئەم هەستە لای تاکی کوردیش هەستەکەم دروست بێت چونکە شان بەشانی پیاوان ئیشەکەن و ئەزانن چۆن سەرفیەکەن جا ئەمە باسی شتێکە کرد پرسیارێکی بەبیری منی ژێنا ئەو کەسانی کە خۆیان ماندوو ئەبن کە بە ڕەنجەشانی خۆیان بڕێک پارە بەدەست دەهێنن ئەمانیش هەر بۆ شێوازە ئەها بە کوردی خۆمانڵێ ئیتر پەخشانە بێ پارەکە بە دڵی خۆ تەخشان و پەخشانی ئەەکەی ئەمانش هەر بۆ شێوازان یاخود ئەوەی کە خۆی زۆر ماندووبوون ئەچێژێ بەدەستهێنانی پارەکەەوە زیاتر ئەتوانێت پلان دابنێت لە ڕاستیە چ ژن چ پیاو ئەبێ هەست بە ماندووبوونی ئەوە بکە کە چەندێک کاری کردو و بزانێت چۆن سەرفێکە ماندووبوونەکەی بیر نەچێتەوە هەر بە دەردی تۆ ئەڵی تەخشان و پەخشانی نەکات و دوای ئەوە شتێکی تریش ویستم بیرم نەچێت مەسەلە ئەوەی ژن پێداویستی هەستەکەم دایمە لە پیاو زیاترە
بۆیە یعنی زیاتر بابەتەکانی ژنان هەماڕانگتر و جۆرا و جۆرترن یعنی هەر سەیری کە بۆ چوونە بازارێکی ئەتیادی ژن زیاتر پێداویستی زیاتر ئەوێت تاوەکو پیا و یەکسەر ئیشەکانی خۆی جێبەجێکە ژن ورتر و بەدیقەتر و هەستەکەم ژنان زیاتر مامەڵە زیاتر ئەکەن لە پیا من تەجروبەم هەیە لە ژیانی خۆما ئەوەی من یعنی ئەیکەم لەگەڵ هاوسەرەکەم کە ئەڕۆم هاوسەرەکەم هیچ معاملەیەک ناکایان یەکسەر چەندێک پارە بڵێ ئەیا بەس بەڕاستی منوانیم مەسەلەکەش ئەوە نیە کە خۆم کەسێکم کار ئەەکەم یان شتێ بەڵام ژن زیاتر ورترە و توانە و ئیستیعابی ئەوەی هەیە زیاتر باشە لە وڵاتان بەپێی دەخل بە بڵێن ئەو داهاتی کە کەسێک دەستێکەوێت لە ساڵێکدا پلان ڕێژیەکات بۆ ئەو ساڵە و یان مانگەکانی لە زانستی ئابووریدا ئێستا تێک ڕایداهاتی ساڵانەی تاچێک لە هەرێمی کوردستان بۆ نمونە هەر نزیک دەبێتەوە ڕەنگە لە $10,000 ئەو پەڕی ئەگەر ئەمە موچێکی زۆر باش دەکەم نەک ئەو موچانی کە فەرمانبەرێک لە فەرمانگەیەکدا دەستی دەکەوێت کە ڕەنگە زۆر کەمتر بێت ئەم $10,000 ڕەنگە لە وڵاتێکی تر ئەم $10,000 پاشەکەوتی کێجگار زۆریشی لێ بکات لەبەرەوەی لێ کێشەی بیمەی هەیە و دڵنیایی هەیە و کۆمەڵک بابەت فراهەمە بەڵام لە وڵاتی خۆمان زۆر جار موچە خۆرم بینی وڵای گەرم موچەکانم لێک بمۆن لە ماوەی ئەم چەند ساڵەیە ڕەنگە ئەوە نەهات $2 پاشەکەوت کردایە ئەم جۆرە بیرکردنەوەوانە بە پێی زانستی ئابووری بۆچی لای ئێمە کەمە بۆ کەمە سەرەتا هەر ئەیگەڕێنەوە یەکەم بۆ بێپلانی دووەم نزمی ئاستی هۆشیاری بەکاربەر کە ئەو داهاتەی ئێمە هەمان ئەتوانین ئاڕاستی دووشتی بکەین یا بەکاری بەرین یا سەیڤین بکەین یان کۆنسەپشن بکەین یان سەیڤین بکەین ئەوەش اختیاری خۆمانە کۆنسەپشنەکەین یان سەیڤینەکەین بەڵام یەکێک لە مواصفاتەکانی عێراق ئەوەیە کە ئێمە چین وڵاتێکی بەکاربەرین هەر بەکار ئەبین بەرهەمهێن نین اعتمادی ئەساسیمان لەسەر دەرەوە بۆ هەموو شتێک من ئەیگەڕێنمەوە بۆ ئەمە جگە لەوەش بابەداتا قسەیە بکەین ساڵی 2007 بەدەر لەوەی کە ئێستا قەیرانە لە هەموو ڕێ بە قەیرانی سیاسی قەیرانی اقتصادیە هاتنی داعش شەڕی داعش ئەمانە هەمووی تەئسیریان لەسەر سایکۆلۆژی مادی و معنەویەنی هەر تاکێکی کورد دروست کردووە جگە لەوەش ساڵی 2007 بە باشترین ساڵدانراوە کە تایدا هەرێمی کوردستان بەرزترین ئاستی داهاتی هەیە بۆ هەر تاکێک پارێزگای هەولێر بە دەرەجەی یەک کە هەر تاکێکی 236,500 دیناری عێراقی پشکی هەبووە پارێزگای سلێمانی بە پلەی سێمیت هەر تاکێکی 184,000 دینار و 500 و بەم شێوەیە کەواتە ئەم داتایش لەکوێ پابلیشکرا و دانراوە بانکی زانیاری سەرچاوەمرۆیەکان کە ئەمەی داناوە ئەمە زۆر شتێکی دڵخۆشکەرێ بەڵام کە سەیری ئەەکەی دوای ئەوە وردەم داتایە بەرەو خوارەوە ئەڕوات دایرەکشنەکەی بەرەو سەقەتی ئەڕوا بەرەو داڕمانی ئەڕوات بەهۆی ئەو هۆکارانەیە کە باسمان کرد بەهۆی هاتنی داعشەوەیە ناسەقامگیری باری چی سیاسیە کە ئەمەش لەگەڵ ئابووریە پەیوەندی ڕاستەوخۆیان بەیەکەوە هەیە ئابووری و سیاست بە یەک دایرەکشنەڕ بە یەک ئاراستاڕە کە لە ڕووی ئابووری و سیاسی و ئەمان نەبوو لە ڕووی ئابووریشەوە ئەمان نابی ستەیبڵەتیمان نامێنێ و دوای ئەو کورتێنانی بودجەیە یان بڕێنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق کاریگەریکی نەرێنی دروست کرد لەسەر هەر تاکێکی کورد لەسەر باری نەفسی هەمومان تێک چوو چکە بەڕاستی بتێت و نەتێت پارە دافعێکی باشە بۆ ئینسان لە هەموو ڕوویەکەوە یعنی هەر تۆ هەروەکو خۆت ئەگەر فترێکیش بە ڤۆلنتەر بە فری کار بکەی دواتر چاوی لەوەیە کە تۆ کارێکی پێویستە داهاتێک هەبێ بەرامبەری یان ئائیدێکە هەبێ بۆی تۆ چی بکات تەشجیعکە زیاتر ئیشکەیت و بەرهەمداری و زیاتر بێت باش جا مامۆستاکەنار لەگەڵ گۆڕانی وەرزەکانیشا کۆمەڵە پێداویستیەتە پێشەوە بنمونە ئێستا ئیتر کە ئەچینە وەرزی پاییزەوە فترەیەکی ترتر کومبارکڕین و فەرشکڕین و لەم کاتە چۆنی داپشکاری بکرێ بۆ پێداویستیەکانی نێوماڵ چونکە وەک ئێستا ئاماژەت پێکوتە هەنێ پێداویستی هەیە یعنی تۆ پلانە بۆ دانەناوە لە پڕیەتە پێشەوە بەڵام ئەمانە ڕەنگە تەواوی ساڵەکان دووبارە ببێتەوە خەڵکی ئەزانێت چۆنی خوانی بۆ ئامادە بکەن عاملێکی ئەساسی فاکتەرێکی ئەساسیمان هەیە لە ئابووریە کە کاتە یان تەوەقوعاتە من تۆ هەموو تاکێک ئەزانێت کە 2 ڕۆژی تر ئەوێ بەزستان پێشوەختە پلانی پێشوەختە هەیە پێشتر بیکڕیت پێشتر نرخەکەی هەرزانترە ئەتوانی و کاتە بیکڕیت چونکە ئەزانی بۆ نمونە ئێستا نەوت بکڕی باشترەوەکو لەوەی دوومانی تر بیکڕی هەر باران بەبارێ ئیتر مواسەفاتی منتیجەکانی ئێمە یان فرۆشارەکانی ئێمە وایە ئەوە ئەقۆزنەوە قۆڕخکاری بازاڕەکەن سەری پێبەرزەکەنەوە من و تۆش باجەکەین کە ئەبێ زیاتر بە گرانتر بیکڕین ڕاستەکەواتە پێویستەکە پێشوەختی خۆی پێشەوەی پلانی سەرماکەەوە هەمووی بەیەکەوە بچێ بیکڕێ
پێشوەختە بتوانانی ئەم بابەتانە بکڕیت و دابینیت. لە بابی ئەکسپێکتیشن تەوەقعاتکردن من تەوەقعەکەم ماڵێکی تر باران ببارێ ئێستا چەند فاشەکە ئەکەم یا کومبارەکە ئەکڕم هەم بڕێک لە پارەم بۆ ئەگەڕێتەوە و هەم نەفسیان مرتاحتری ژەبی تاوی تر یعنی ئیشەکە و تاوا شەڕی داعش و ئەم چارەکە موچەی کە دراش بەڕاستی بیرکردنەوەی خەڵکی گۆڕی پێدوانێ بیرکردنەوەیکی خەڵکی گۆڕی پێشتر زۆر کە تۆڵی 2007 وانە بێگومان زۆر لە ئارامیدا بووین هیچ کێشەیەک نەبوو لە ئارامیشدا بێگومان دەخل و ئەوانەش بەرزەبێتەوە لە زانستی ئابووریدا پێت وایە ئەوانە جارێکی بیرکردنەوەی مرۆڤی ئێمەی گۆڕی و ئێستا زیاتر خەڵک دەست بە پارەوە ئاگرێت پرسیارەکەم بە جۆرێکی تریشەکەم وەکو دوایین پرسیاری من چەندە گرنگە لە منداڵیەوە کە ئێمە زۆر جاروانی ئابووریمان خوێندووە لە نێو ناوەندەکانی خوێندندا منداڵ خوێندکار فێری ئەوە بکەین لە منداڵیەوە ئیسراف نەکات زۆر دەست بڵاو نەبێت. بەڵێ بەنسبەت پرسیاری ئاخیرتەوە بە ئەویان جواب بینەوە من قەناعەتم وایە مناڵەکان ئەبێت فێر بکرێن لەگەڵ ئابوو لەگەڵ ژینگەی ئابووریە ڕابێنن بەڕای من دەرسی بزنس ئەبێت لە چونکە تەعاملی ڕاستەوخۆی لەگەڵ هەموومانە هەیە کەسێک نییە لە ئێمە پارەی پێ نەبێ بەڵام نازانێ پارە چییە نازانێ پارە چیە پێی ئەڵی چییە عنی ئەڵێ هەموو شتێکە بەس پارە هەموو شتێک نییە بەڵام زۆر شتە ئەبێ مناڵێک لە مناڵی و پەروەردە بکرێت لە دنیایەکە بۆ نمونە خۆی بزانێت چێ بۆ نمونە مناڵێکت هەیە ڕۆژی 1000 دیناری ئەیتێ بەم هەزارەی خۆی ئەبێ بزانێ کە چەند شت ئەکا ئەوەی پێ بکڕێت زیاتر نعین مانێجمنتی مانی پێیەکەی بۆ مناڵە فێریەکەی کە چۆن بەڕێوەبردنی پارە بکات چۆن ئەم شتە لەگەڵ یا گەورە ئەبێت توانێ مناڵەکە ئەوە بکات دڵنیام لەگەڵ یا گەورە بێت و کەسێکی سەرکەوتووە بێ ئەتوانێ ئیداری عنی ئەگەر کەسێک نتوانێت ئیدارەی گیرفانی خۆی بکات ناتوانێت هیچ شتێکی تر بکات چکۆ لەگەڵ زاتی خۆتایە پرسیارێکی تریشت کرد ئەو قەیرانانەی کە هاو بەسەر هەرێمی کوردستانە شەڕی داعشوانە پێت وانێ بیرکردنەوەی ئێمەی گۆڕی بۆ پاشەکەوتکردن وەکو چی مالیات وەکو سەربازێکمان لێ هاتووە لە جەبە هەیە یعنی خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی بەڵێ ئەزانین پارەکە لەوە چێ کەم بێت وا هەموو خەڵک وا تەسەورەکە موچەکە ئەم چەند جارە بە تەواوی دراوە تەسەورەکە بڕێ عین لەوە چی هەموو پارەکانی تەوجی ئەوە نەکردبێت کە بەکاری بێت بڕێکی لێست پاشەکەوت کردوت تەسەورەکە پێداویستی زیاترەوە پێی حاڵەتەکان ئەگۆڕێ و شتێکی تریش لەگەڵ باشبوونی بارودۆخی ئابووریە بە ئەکید داهاتەکان زیاکە ئەگەر دیقەت بێت ساڵەکانی 2007 جگە لە پێداویستی ئەساسیەکان گۆڕینی ستایلی ناوماڵ و کۆمەڵی شتی کەمالی وەها ئەو شتە جوانکاریەکان زۆر خەڵک تەرکیزی کردووە سەر ئەمەش هەر ئەگەرێتەوە بۆی کە داهات باش بۆ ئەو کاتە ئێستا ها خەڵک لەگەڵ وەسعەکەیان ڕاهاتە چۆن ئەڵێ خۆی ئەگونجێنێ ئەدابتی کرد لەگەڵ وەسعەکەیان و ڕاهاتوە لەگەڵ ئەوەی کە پارەکەم بێتەوە بزانێت چۆن سایتەری پێ بکات بەکەمیش قەناعەتمان هەیە دەستەکانە خۆش بۆ مامۆستاگیان سپاس بۆ ئەو زانیاریانی کە ئەمڕۆ پێشکەش بە ئێمە بەبینەران سپاس بۆ ئامادەبوونە جارێکی تر